بەڵام وەرە سەیری ئێمە بکە برایانی خۆم، ژێرمان نەوتە، خەڵک لە لای ئێمە ئەحەسێتەوە ئێمە کارەبامان نییە، ئاومان نییە، نانمان نییە. ئەو جابرایانی خۆم نزیکەی 400,000 پێشمەرگەت ڕای کردووە تازە مناڵ و فەقیر و فوقەرا هانەدەن عەلەم بدڕێنێ و عەلەم بستوێنێ. یعنی پێویستە ئینسان شەرم لە خۆی بکا، شەرم. بۆیە بەڕێزەکانم ئیتر چیتر ناتوانین ببینە کاهین لە معبەدەکانە. من لە دوای ئەم وتارش پێویستم بە وتاردانی تر نییە، ئیتر ناتوانم نە خۆم بخەڵەتێنم نە ئێوە بخەڵەتێنم. شەرم ئەکەم لە خوای پەروەردگار کە بە خۆمەڵێ مامۆستای ئاینی. ئەو هەموو مامۆستایە لە کاتی ڕیفراندۆمەکەیان مزگەوتەکانیان کردە شوێنی جەژن، چکلێتیان بەخشانەوە ئەڵڵاهو ئەکبەریان کرد، قوربانیان کرد لە بەردەم دەنگدانی ڕیفراندۆمە. هەمووتان لە بیرتان چووە براکانم. بۆیە بەڕێزەکانم ئێستاکە کاتی ئەوەی ئێوە خۆتان یەک بگرن، ئیتر دوای ئەمانە مەکەون ئێمە دابەشەکەن وەک مەڕ و بزن. وەکو عەبدوڵڵا پەشێو ئەڵێ، بەڕاستی شاعیرێکی موهیمە و من ئیعترافی پێکەم، ئەڵێ من زۆنێک پێ ئەزانم ڕقی لە هەموو زەردێکە، بەس زێڕی عەیار 24 نەبێ. ئەوە ئەیرەیە. هەر لە بەرامبەر ئەوە دەڤەرێتریش پێ ئەزانم ڕقی لە هەموو کەسک و سەوزێکە، ئیلا دۆلاری چاو سەوز نەبێ. ئەمە کوردستانەکەی ئێوەیە براکان. بۆیە خۆشەویستانی خۆم، وەخەیڕهم لمیسکین وەیەتیم وەضەعیف، ئەمە چوارەم خەسڵەتیانە کە ئەوان هەیەیانە و ئاوا پێش ئەکەون. وەخامیسەتون، ئەوەی کەوەها زۆر گرنگە لە خاڵی پێنجەمیانە براکانم، وەئەمنەعهم من ظلم الملوک، قەت سەرکردەکانیان ناتوانن فێڵیان لێ بکەن. ئێوە ئەزانن تۆنی بلەر کاتێک کە غەزوی عێراقی کردوتی نەوەوی هەیە، پەرلەمانی بەریتانیا دەنگی بۆیدا تا ئیسە 4 جار مەحکەمەیان کردووە، 4 جار مەحکەمەی تۆنی بلەر کراوە کە سەرکەوتووترین ڕئیسی وزەرای بەریتانیا بووە. ئێوە هەمووتان ڕەنگە نەتان بیست بێ، بەس گەنجەکان ڕەنگە بزانن سڤیلیۆ بەرلسکۆنی کە گەورەترین تاجری ئیتاڵیە، ملیارلێری ئیتاڵیایە، زۆربەی میدیاکانی ئیتاڵیا هین ئەوە، نادی ئەسی میلان هی ئەوە، لەبەر ئەوەی لە 2-3 کۆمپانیای زەریبەی نەدابوو نزیکەی 6 مانگی حەماڵی و کەناسیان پێکرد ڕۆژی 2 سەعات لە ناو ڕۆمای پایتەختی ئیتاڵیا. ئێوە ئێساکە گەر کەسێ لەوانە بێ کە ڕای کردووە هەر هەمووتان سێڵفی لەگەڵاگرن. چۆن خوای پەروەردگار ئایەتی نارد بۆ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام، ئیذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما. هەر هەمووتان ڕاکەن بۆ لای ئەو بزات چی ڕووی داوە. مامۆستای ئاینیشە بێ بۆ خۆی دەمیدا چەقێنێ لە مامین بەرەکە. ملەتی وشیار کەس ناتوانێ فێڵی لێ بکە، بەڵام ئێمە ئەم زاکیرەیە ئیش ناکا برایانی خۆم. خۆشەویستانی خۆم، گەورەترین شتێک کە ئەوان تایە سەرکەوتوو بوونە، ئەوان وڵات ئەبەنە ڕێوە، نەوەکو خەڵکانێک بێن وەک مەڕوو بزن بەشمان بکە. هەتاکەی ئێمە لە یەکتری بخوێنین، هەتاکەی بە ناوەی حزب و ئاوا لە یەکتری زوڵم بکەین، هەتاکەی ببین بە کۆی لە کاتێک کە ئەبەنەوە هەر ئەوان سەرکردن ئەدۆڕێنن، هەر ئەوان گەورەی ئێمەن، هەتاکەی برایانی خۆم. خۆسوورم ئێوە دەرئەچن لەم وتارە من بە درۆزن ئەزانن، بەڵام کەسێکتان ناوێرن بە سەرکردەکانتان بڵێن درۆزن، کەسێکتان ناوێرن بە حزبەکەتان بڵێن درۆزن. والله انتخابات بکرێ ئەگەر غیرەتمان بێ بەڵغەمەکەینە ناو سنووق انتخاباتەوە بۆ ئەمانە. مسلمانان ئەوە ڕوویان کردە هەولێر، ئەوە تۆزە پێویستە هاتبوونە ئێرە، هەموو کوردستان وا داگیر ئەکرێ، هەموو کوردستان وا فەوتا. بۆچی نەفەوتی؟ ئەی بۆ داگیر نەکرێ کاکە؟ هاوڕێ ئێوە هەیە 3 ساڵە ڕوبع موچە وەرەگرێت، هەتاکەی ڕوبع موچە وەرگردن. باشەوا وتمان دەوڵەت دروستەکەین، ئام زگدڕا و زالوانە بیخۆن، ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 30 دانە ساڵە لە دەسەڵاتی حکوومەتی کوردیان مەلاتان کوشت، ژنتان کوشت، ڕۆژنامە نووسان کوشت، پیرێژنتان کوشت، ئەختیارتان کوشت، 30,000 گەنجی مسلمان لە کەپکی حەمەداغا و دۆڵی هەی بە سوڵتان کوشدا. کوا ئیسە کەس باسی بە سوڵتانەکە؟ مسلمانان بەبیر خۆتان وەرنەوە، قیامەت هەیە، لە ڕۆژی قیامەتە سوێن بە عەزەمەتی خوا کێت خۆش بووە لەگەڵ ئەوە حەشرەکرێ، هەر کەسێکت خۆش بووە لەگەڵ ئەوە حەشرەکرێ. عیبە بۆ ئێمەی مسلمان ئاهوا بە ئاسانی دین و دنیامان بدۆڕێنین. تۆ وەرە کارەبات نەبێ، وەرە ئاوت نەبێ، وەرە خزمایەتی لەدەست بدەی، وەرە دڵە ڕاوکێت هەبێ، گریانت هەبێ، کوڕت سەر بڕابێ، لەگەڵ ئەوەشا ئاهوا وڵاتەکە داگیر بکرێ. ئەی بۆ داگیر نەکرێ؟ واللهی مەلا هەیە لە لای مەسئولی بەرز و توێتی لەبەر خاتر ئەوەی من ئێوەم خۆشەیە دەرگەی مزگەوتەکەم وەک ڕەنگ عەلەمەکەی ئێوە لێ کردووە. تو خوا ئەوە مەلایە، تو خوا ئەوە هینەوەیە مسلمانان پەروەردە بکات لە مزگەوتە. دەیان فتوان بۆ هاتووە لەو ڕۆژۆ مامۆستا جیهاد دەشەڕگەین، وتم هەر کاتێ مەلا زگزلەکان ئەوانەی کەوا 3 ژن و 4 ژنیان هەیە کەوتنە پێشتان، سەرکردە بەزی و ڕاکردوەکان کە کەس نازانێ لەکوێن کەوتنە پێشتان، هەمووتان شەهیدن با بە جلوبەرگی خۆتانەوە بنێژرێن.
بەسە فتوای جیهادماندا بە درۆ، بەسە فتوای خۆ بە کوژدانماندا بە درۆ، بەسە ئەو خەڵکەمان هەموو ماڵکاول کرد بە درۆ. عیبە، با بە خۆمانە بێنەوە برایانی بەڕێزم. اینجا ئێستاکە ڕەنگە هەندێک خەڵک بڵێ مامۆستا عادیل لەم دەسەڵاتە دەرەچێ. ئەم دەسەڵاتە نەماوە کاکە، دە ئیساکەوە تا من بێ باوک و بێدایک و بێکەسم. ئێستاکە ئەگەر بێت جەماعەتی ئەوەی کە خۆتان ناوێنن کامەیە حەشتی شعبیە کێ بێ بۆ کوێ بڕۆین؟ خۆ ئەمان کوژێ کەسیش نییە دیفاعمان لێ بکە. عەلەمەکەت دائەگرێ، ڕسمی سەرۆکەکەت ئەستوێنێ، ئیتر یعنی چی؟ یعنی ئاوا خەباتمان بۆ ئەمە کرد؟ ئاوا بەم شێوازە ویسمان کوردایەتی بکەین؟ ببین بە مەڕ و بزن و جابینەوە؟ هەتا ئیساکە من ئیخبارەکە بە بادینی دەرەچی حەزەکەم بیگۆڕم، لەبەرەوەی لێی تێناگەم، لە مەکتەب فێر نەکرام، لەسەر دژایەتی سۆرانی و بادینی من پەروەردەکرام. ئەوانیش هەر ئاوان بۆ من، ئیتر چۆن خۆشەویستیمان هەبێ لە بینیەکە؟ چۆن بتوانین کورد بین و دەوڵەت دروستکەین؟ هەر هەمومان دەستمان هەیە لەم تاوانەیە برایانی خۆم. داواکەم لە خوای پەروەردگار شەرم و حار و حەیامان هەبێ ئیتر دوای ئەمانە نەکەوین.